سەرۆکایەتانی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا لەوێیە لە کۆنفرانسەکە بەشداری کردووە لە چوارچێوەی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ بەشداریکردن لە کۆنفرانسەکە. زۆر بەڕێز کاک سالار سەرحەد ئەندامی وەفدەکەی و ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک سالار سڵاو لێ بێم کاتت باش. پێمان بڵێ کۆنفرانسەکە چۆن بوو؟ چه هەستێکی دەبوو کە چوویتەوێ کۆنفرانسێکی لەم شێوەت بینی لە ڕۆژاوای کوردستان؟ لە بینران و سرانی کورسات ئەمڕۆ ئێمە وەفدێکی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی برای بەڕێزم هەڤاڵ ئەمین بابەشێخ بەشدار بووی لە کۆنفرانسی یەکڕێزی هەڵوێستی کورد کە نزیکەی 3000 کەس بەشدار بوون لە قامیشلۆ. ئەم کۆنفرانسا بایەخێکی یەکجار گرنگی هەیە بەلای یەکێتی نیشتیمانی کوردستان و بەلای ئێمەوە چکە لێرە چکە هەڵوێست و تێگەیشتنی کوردان لە بواری ماف و ئەو بەرکەوتانی کە بەران دەکەوێت لە ڕۆژاوای کوردستان باز دەکرێت. بەڵام لە کۆنفرانسی گرنگ بوو بۆیە بە وەفدێکی فەرمی بەشداریمان کرد و لێرە هەر لە کۆنفرانسەکەدا پەیامی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵ لەلایەن وەفدەکەی خوێنرایەوە کە داوای یەکڕێزی و هەڵوێستی لە هەموو هەڤاڵان و هەموو پارتە سیاسیەکان کرد. باشە. کاک سالار لەوێ کە بینیتان کوردیانی تا ڕادەیەک یەک هەڵوێستە یەک ڕیزە پێکەوان چه هەستێکی بێەوە بەخشی؟ ئێمە کە یەکەم جار هاتینە قامیشت و قامیشتمان بە ماڵ یەکەمی خۆمانزانی چۆ لەو قامیشتێکی ئێمە دانیشتن و کۆنفرانسەکەی لێ ئەگیرێ سەرۆک مام جەلال و دەستی دامەزرێنیان یەکێتی لێرەوە یەکێتیان دروست کرد لێرەوە پەیامی یەکێتیان ڕاگەیان بە هەموو کوردان بەڕاستی لێرەوە ئێمە ماڵی خۆمان نەزانین و هەستمان کرد لێرە هەموو پارتە سیاسیەکان هەموو لایەنەکان بەبێ جیاوازی بیرروڕا بە یەک هەڵوێست هاتوون دانیشتن لە کۆنفرانسا باسی یەکڕیزی باسی ئەوە دەکەن کە چۆن بتوانن لێرە وەفدێک هەڵبژێن لە پارتە جیاوازەکان بۆ ئەوەی کە بەشدارە بن بۆ پرۆسەی ئاشتی دۆنسەدن لەگەڵ دیمەشتان. پێم وایە ئەم ڕۆکە لە دیمەشقین ئێرە دیمەش هەستەکەی لە قامیشتوین هەستەکەی قامیشتوی ئێستا جەژنە ئامێرەجانە ئاهەنگە ئەو خەڵکانی بە جۆش و خۆشەوە لە هەوڵ و لەسەرخستنی ئەم کۆنفرانسدان. باشە. کاک سالار وەکوێەوە تێبینیتان کردبێ لەبێوان بەنیازی چین ینی چۆن ئەو حکومەی کە دەیکەن ڕێکی بخەن لە چوارچێوەیەکی دەستوری لە چوارچێوەی سووریادا ینی چیان دەوێ؟ ئایا نظامێکی فیدرالیان دەوێتەوەی باشووری کوردستان یان لامەرکەزی بەڵام لامەرکەزی دەیان جۆری هەیە ئەوان شکڵێکیان دەوێت کە لەگەڵ واقعی خۆیاندا بگونجێ؟ من پێشەوەی وەڵامی بەڕێز بەمەوە من ئەمەوێت بگەڕێنێ بۆ دواوە بۆ مێژوو کاتێکەوە کە خۆسە دروستە بێت لە ڕۆژئاوا ئێمە بۆ یەکەم جار لە مێژووی کوردستان و وڵاتە جیهاندا کە خات و هێرۆخان کە ئەو کات ئەندامی مەکتەبی سیاسی بوو لە سلێمانی یەکەم نوێنەرایەتی خۆسەری کردەوە لە سلێمانی بەلای زۆر خەڵکەوە بەلای زۆر لایانی سیاسی و نێودەوڵەتیەوە سیر بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان و کە خات و هێرۆ هەستاوە بە مەرکە. بەڵام ئێمە ئەو کاتێک کە هێرۆخان لە خەمی کوردانە بوو ئێستا هەستەکەین ئەو بەروبوومەی کە هێرۆخان کە ئەو کاتەکە ئەو نوێنەرایەتی کردەوە ئێستا ئێمە بەروبوومەکەی کۆ ئەەکەینەوە لێرە هەموو لایەنەکان پێکەوە هاوهەڵوێست و هاوڕی هاوهەڵوێستن دیالۆ ئەەکەن یەکتێکگەیشتنەکەن بۆی کە بتوانن لێرە ئێمە ئێستا لە کۆنفرانسەکە بەردەوامە ئێمە کە پەیامێکێتیمان خوێندەوە لە کۆنفرانسەکە سەیری کارنامەکانەکەین و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵمان ڕاگەیاند لێرە کە پێمان وتن ئێمە داوا ئەکەین یەک ڕیز بن یەک هەڵوێست بن چۆ ئێمە تەنها بە یەک ڕیزی بە یەک هەڵوێستی بە ئاشتی ئەتوانین مافەکانی گەلی کورد بەدەست بێنین. سێکمان کرد لە کۆنفرانسەکە لە کەشوهەوەیەکی زۆر باشە بەڕێوە ئەچێ زۆربەی ئەندامەکان زۆر پارتە سیاسیەکان هەرچەند دووڕای جیاوازیان هەیە بەڵام زۆر متەحەمیسن زۆر گەشببینن زۆر دڵخۆشن زۆر مناقەشە ئەکەن لەسەر بوارەکانی کۆنفرانسەکە و ئێستا کۆنفرانسەکە بەردەوامە. باشە. کۆنفرانسەکە تەنها بۆم ڕۆیان چەند ڕۆژ بەردەوامە بێ کاک سالار وەکو بزانی و تێیدا پرسیارەکەم ینی پرسیاری پێشووترم کە کردم لەوێ ئەوان بەنیازی چ جۆرە نیزامێکن داوای بکەن لە چوارچێوەی سووریادا؟ کۆنفرانسەکە تا ئێستا بەردەوامە لەوانەیە ئەمڕۆ کۆتایی پێبێ لە چکەوتووە سەر کارنامەکەی ئەمڕۆ سەر گفتوگۆکان بەڵام ئێمان ئایانوێت لە چوارچێوەی سووریا داوای مافەکانی خۆیان بکەن. ڕاستی ئێستا لە کۆنفرانسەکە باسی ئەوە کرێ تا سنگ سەر و خاڵێکی داوای لامەرکەزیەکەن داوای لامەرکەزی سیاسیەکەن لە کۆنفرانسە گفتوگۆی لەسەر ئەکرێ بەڵام ئەیانوێت لە چوارچێوەی سووریا ئەو گفتوگۆیانەی کە ئەیکەن داوای ئەو مافانەی خۆیان بکەن و ئێستا خۆتان زانن بەڕێوەبەری خۆسەر یەکرێ ئێمە توانین باسی ڕۆڵێکی
زۆری هەواڵ مەزوع عەبدی بەرز بن لە خێری کە چەند کە ماوەی چەندێکە بۆ هەموو تەنگ بۆ هەموو کێشە و ئاڵۆزیەوە توانێتی ئەم دەبەرێ خۆی بەڕێوە بەرێ ئەمە نمونێکی جوانی پێشکەش کردووە بۆ پێکەوە ژوان بۆ ئاشتی و ئێساش ئەوانەی کە هاتوون لە دەرەوەی ئەو حکوومەتەیە ئەو بە خۆسەرەوەن ئێستا هاوڵوێستن لەگەڵ هەواڵ مەزڵوم و ئەو هەواڵانێکی کە لێرن ئەیانوێت داوای شتێ بکەن کە بتوانن بەدەستی بێنن خۆشتان چاکەدان لێرە کۆنفرانسەکە تایتەن گەشتە سەروی کە بەزانین ئەوان لاپەکەی سیاسییان یا فیداڵیان ئەوێ بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان پەیامان پێدان تکایە یەکڕیز بن هەڵوێز بن ئەوە پەیامی یەکێتیە خۆشتان باش دەزانن ڕۆڵی سەرۆک باڵ هەر لە بیدایەتی پرۆسەکەەوە چۆن باسی جەنابی مام جەلال و ئێرەخاما کرد سەرۆک باڵ سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە هاوخەم بووە هاوکار بووە لەگەڵیانە هاوڵوێز بووە و پەیوەندی بەردەوامی هەبوو ڕۆژانە لەگەڵیانە داوای لێکردن تکایە بە ئاشتی بە دیالۆگ ئێمە ئەتوانی مافەکانی خۆمان بەدەستبێنی لەبەرەوەی بەدڵنیاییەوە ئەمڕۆم کۆنفرانسە نەتیجەیەکی باشێ بێ و کارنامەیەکی باشێ بێ ئەو کارنامەیە ئەمان ئەوە بدی کە دروست ئەکرێ لەگەڵ سووریا خۆشتان چاکەدان ئەم کۆنفرانسی ئەمڕۆ هەمڕۆ نەکراوە چەند ماوەیەکی زۆرە کاری لەسەرکرێت وەوەی بینی لێرە وڵاتانی زلهێز ئامادەی کۆنفرانسەکەن کامانە هاوکار و هەماهنگن بۆ ئەم سەرخسیەم کۆنفرانسە من بەدڵنیاییەوە وەکو ئەندامێکی وەفدەکەی یەکێتی نیشتمانی کوردستان پێم وایە کۆنفرانسەکە سەرکەوتووە بێ بەدڵی کودانی ڕۆژئاوا ئەبێ و هەمیشە هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازین ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان کاک سالارەگەر گوێت لە من بێ لەوێ ئێوە کە لەوێن حاڵاتیان یەوێ ئەوانەی کە لەوێ دەیان بینن چەندە متەحەمیسن بۆ ئەزمونونەکەیان چونکە ئەو ئەزمونێوانیش وەکوی خۆمان کورد چارەنووسی لار جێگەیەک بێ هەمووی وەکو یەکە بە قوربانیدان بە خوێنێکی زۆر بەرەماتوە چەندە متەحەمیسن بۆ ئەزمونەی کە دروستیان کردووە دڵیان پێی خۆشە دەیانەوێت پارێزراو بێ من بداية أم كونفرانس ناونا جەژن ناونا ڕۆژێکی خۆش یعنی هەتا لە ژوورەوە نەبینی نازانی چەند بە ڕۆژەوەن بۆ سەرخستنی کۆنفرانسەکە ئەوەی کە تێبینی ئەکرێ هەموو لایەنە سەرەکیانی کورد لە دەرەوەی ڕۆژاوای بەشدارن ئەمە جێگەی خۆشحاڵیە چکە هاوکار و هەماهەنگیان بووین من ئەوەی کە ئەبینم کە سەیر دەکەم هەم مامۆستا کەسانی سەر بە خۆشتان زانن ئەم کۆنفرانسەکە پێکاتۆ لە 300 کەس ئەم کەسانە لایەنە سکرتێری لایەنە سیاسەکان و سکرتێر و سەرۆکی لایەنە سیاسەکان تایە و ڕێژاوی مجتەمەعی مەدەنی تایە وەزایدن پێکهاتەی ئاینون نەتەوەی تایە هەمویان بەشدارن مامۆستای زانکۆی تایە ئەمانە هەمویان هاتوو بۆ دڵۆمەندکردنی ئەم کۆنفرانسە و ئەمەنە بە پەرۆشۆن ئەمە باوە پێک هەر لەگەڵکردنەوەی کۆنفرانسەکەدا هەستمان کرد وەکو ئاهەنگی گەورەوە بۆ وایە کە بڵێ تر ئەمە ئەو ڕۆژەیە کە هەموو کوردانی ڕۆژئاوا چاوەڕێ ئەم ڕۆژە ئەکەن کە ڕۆژێکی خۆش و شادیە لە ڕۆژنامەنووسانەوە بگرێت لە مامۆستای زانکۆ لە لایەنە سیاسیەکانەوە لە هەموو ئەو کەسانی کە بەشدارن زۆر بە پەرۆشۆن بۆ سەرخستنی و من دڵنیاشم هەر لەوەی کە ئەو پرۆسەیە کە ئەبینیم بۆ پەرۆشیەوە ئەو سەرکەوتووە بێ باشە کاک سالار وا دەردەکەوێت لە سەراسی نێودوڵەتی هەم ئەمریکا بەیاننامەیە بۆ دەڵێن نوێنەریشمان بەشدارە لە کۆنفرانسەکە و ئەم فەڕەنساش ینی فەڕەنساش زۆر پشتیوانیان دەکات چۆن پشتیوانی ڕۆژاوای با بڵین باشووری کوردستانیشە ئەمە دەرخەری چییە ینی ئەزمونونەکەیان سەرڕایەوەی هەژاری لە ڕووی مادیەوە بەڵام ئەزمونێکی جوانە و ئەمە دەرخەری چییە بە تایبەت بۆ نمونە ئێستا تورکیا ئەگەر ئەمریکا فەڕەنسا نەبوونایە ڕەنگە ڕێگەی نەدایە لە کەشوایەکی ئەوها ینی بەو شێوازە کۆنفرانسێکی لەو شێوەیە بەڕێوە بچێت من پێم وایە بە ئامادەبوونی نوێنەرانی وڵاتە زلێزەکان بە تایبەتی ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی کە بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە ئەمە خۆی لە خۆیان سەرخستنی چکە بەستی کۆنفرانسەکە و کاتی کۆنفرانسەکە و بە ئاسانی نەکراوە لەبەرەوە ئەمان نمونێکی باشیان پێشکەش کردووە لە ناوچەکەدا خۆتان زانن سووریا بە بارودۆخێکی نامۆرە تێپەڕی و لە بیدایەتی پرۆسەکە و هەتا ئێستا ئاڵۆزی هەیە بەڵام ئەمڕۆ کە ئەیبینی وڵاتانی زلهێز و هەموو لایەنە سیاسەکانی کورد لە هەر چوار پارچەکە کە بەشداری ئەمە دەرخەری ئەو ڕاستیەیە کە کورد خەمخۆری هەیە و ئێستا کاتیەوە هاتوو کە کورد هەمومان یەکدەنگ بین یەک هەڵوێز بین یەکڕیز بین یەکڕیز و هەڵوێز بین من پێم وایە دەوڵەتانی دراوسێ دەوڵەتانی جیهان پشتگیریمانەکە بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە و بەدڵنیاییشەوە پرۆسەکە سەرکەوتوو بێ ئینشەڵا بە سەرکەوتووی و بە خۆشی بە کارنامەیەکی باشەوە کۆتایی بە کۆنفرانسەکەیە باشە کاک سالار چەندە پشتیوانی ڕۆژ با بڵین باشووری کوردستان بۆ ئەوان گرنگە یعنی
لە بەرەوەی باشووری کوردستان ئەزمونێکی دەوڵەمەندیە لە حکومڕانی سەرەڕای هەندێک هەڵە و پەڵەژە گەر هەمان بێ کاک سالار ئەگەر گوێ لە من بێ ینی ئەزمموی باشووری کوردستان لە بەرەوەی ئەزمموی سەوتەکە گەمینەوە باشە سەوتەکەی بڕێ ئەگەر گوێ لە من بێ ئەمە دوا پرسیارمە دوا پرسیارمە چەندە باشووری کوردستان بە گوێمەلێنی سەوتەکەی بڕێ کاک سالار گوێ لە منە سەوتی نایە ئەگەر گوێ لە دەنگی من بێ سەوتەکەی بڕێ سەوتی نایە گوێمەلێنی باشە کاک سالار زۆر سپاس دەکەم بەڕێز کاک سالار سەرحەد ئەندامی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆنفرانسی یەکگرزی و یەکەڵوێستی کوردی لە ڕۆژاوای کوردستان سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن لیوای سەرکەوتنی کۆنگرەکە دەخوازیین زۆر زۆر سپاس بەڵێ کاک سالار پەیامێکیە فەرموو وەکو لە پەیامەکەی مەکتەبی سیاسی باسمان کرد ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە چۆن لە سەرەتاوە لێرە دروست بوو لە ئێستاوە ئامادەیەک لە هەر شوێنێک لە هەر جێگەیەک پێویستی بە یەکێتی بە یەکێتی لە خزمەتیانەیە بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی و ئاشتەوایی و نەک لە قامیشتن لە هەر چوار پارچەکە و هیوادارم هەموو کوردان پێکەوە هاوکار و هەماهنگ بن و ئەمە پەیامەکە بوو کە گەیانمان بە ئەندامانی کۆنفرانسەکە پێمان وتی یەکێتی ئامادەیە لە هەموو هاوکاریەک بۆ سەرخستنی پرۆسەیە زۆر سپاس بۆ بەڕێزت کاک سالار سەرحەد ئەندامی وەفدی یەکێتی بۆ ڕۆژاوای کوردستان ئێستاکە لە ڕۆژاوای کوردستان سپاس دەکەم کە ڕاستەخۆ لە قامیشلەوە لەگەڵمان بووی بەڕێزان بەردەوامە بین